باز لە نوێترین ڤیددیۆکلیپەکەم کە ئەویش ڤیددیۆکلیپی دیارە کە لە ئێستادا بڵاو کراوەتەوە کە باز لە کۆنترین تەنبورەکات بێگومان دروستکردنی یاخود بەرهەمهێنانی تەنبور لەو کاتەوەی کە دروستکراوە هەتاوەکو ئەم سەردەمەی ئێستا بێگومان ئەم بەرهەمە بەرهەمێکی نوێیە کە پارچە میوزیکێکی زۆر تایبەتە کە بۆ ئامێری تەنبور بەرهەمهێنراوە. بەڵێ خۆشەویستان ئەچمە لای هەواڵێکی میوزیک ڤیددیۆی دیار بەرهەمێکی تایبەت بە پارچە میوزیکیەکە کە بۆ ئامێری تەنبور بەرهەمهێنراوە لەلایەن هونەرمەندان و ژەنیار فەرنود ئیلهامی تۆمار کراوە. لە پێشەکی بەرهەمەکەدا باز لە کۆنترین تەنبورێکە کات کا لە سەردەمی دروستکەرە کۆنەکانی تەنبورەوە گەیشتووە بەم سەردەمە وەکو خۆیان ئاماژەی بۆ دەکەن بەرهەمەکە لەسەر بنەمای یاد و ڕێزی مامۆستا خوداوردی بڵاو دەکەنەوە کە ڕۆڵێکی گرنگی هەبووە لە بواری دروستکردنی سازی تەنبوردا لە مێژوودا. لە بەرهەمەکەدا ژمارەیەک هونەرمەند و نووسەر و ژەنیاری بەتوانە هاوکاری بەرهەمهێنانی کارەکە بوون کە بە شێوەی دۆکومنت میوزیک ڤیددیۆکایان تۆمار کردو و پێشکەشی کورتسات مەگەزینیان کردووە.